لایەنەکانی هەرێم لە بەردەم ئاڵنگاری هەڵبژاردندا دۆخی ناوخۆیی و پێشبینی کورسیەکان بۆ بزوتنەوەی گۆڕان چییە؟ ئەم هەڵبژاردنە یەکلاکەرەوە دەبێت بۆ بزوتنەوەی گۆڕان. پێدەچێت هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی کوردستان بۆ گۆڕان هەستیار و یەکلاکەرەوە بێت، چونکە ئەو بزوتنەوەیە دەنگ و پێگەی خۆی لە مەحەک دەدات. هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی کوردستان بۆ گۆڕان چارەنووسسازە، چونکە ئەو حیزبە لە بەردەم شەڕیمان و نەماندایە. ئەوەش دوای ئەوەی لە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی عێراق هیچ کورسیەکی بەدەست نەهێنا. گۆڕان بۆ ئەم هەڵبژاردنە پشتی بە چەند شتێک بەستووە بۆ بەدەستهێنانی دەنگدەر، چونکە ئەو حیزبە دەنگەکانی بۆ نزیک 20,000 دەنگدەر دابەزیوە و بەهۆی دابەشبوونی دەنگەکانشی بەسەر بازنەکاندا ئەستەما گۆڕان بەشی کورسیەک دەنگ پێنێت و بچێتە پەرلەمان. یەکێک لەو شتانەی گۆڕان پشتی پێدەبەستێت بۆ ئەم هەڵبژاردنە زۆری ژمارەی کاندیدەکانیەتی. گۆڕان دەیەوێت لە ڕێگەی پشتبەستن بە نزیکەی 90 کاندیدی پەرلەمانەوە ئەوەندە دەنگ کۆبکاتەوە کە بچێتە پەرلەمان. ئێستا گۆڕان بەتایبەت چاوی لەوەیە لە سلێمانی کاندیدەکانی دەنگ کۆبکەنەوە و نزیکەی 3 بۆ 5 کورسی پەرلەمان پێنێت. بەڵام ئاماژەکان و دۆخی سیاسی بزوتنەوەکە شتێکی تر دەڵێت. شکستی گۆڕان لە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی عێراق گەورەترین مەترسی بوو و بووە بەگرەی دەرونی بۆ ئەو حیزبە. لە هەمان کاتدا ورەی لایەنگر و ئەندامانی ئەو بزوتنەوەی بە تەواوی دابەزاندووە. هاوکات قوڵبوونەوەی کێشە ناوخۆیەکانی گۆڕان کە دوای 4 ساڵ هێشتا چارەسەر نەبووە، ئاڵنگاریەکی دیکەی بەردەم ئەو حیزبەیە لەم هەڵبژاردنەدا. جیاواز لەوەش بەشداری لیستی پەرلەمانتارە ناڕازیەکانی گۆڕان بە سەرۆکایەتی عەلی حەمەساڵح و بەشداری فرە لیستی لایەنەکانی دیکەش ئاستەنگی گەورن لە بەردەم ئەو بزوتنەوەیەدا. ئەمە جگەلەوەی دەوترێت ئەزمموی حکومڕانی گۆڕان لە حکوومەتە هاوبەشەکەی پارتی و یەکەتیش تارماییەکە بەسەر دەنگدەران و ئەندامانی گۆڕان و تێپەڕاندنی بەبێ زیان لەم هەڵبژاردنە کارێکی هەروە ئاسان نییە و نابێت. هەموو ئەمانەش وا دەکەن گۆڕان لە بەردەم تەحەدای مان و نەماندا بێت و پێدەچێت ژمارەی کورسیەکانی لە نێوان 0 بۆ 2 کورسی پەرلەماندا بێت.